سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزانی ئارام ئەحمەد دەمێکە ئاگام لێتان نییە جەماعەت ئیتخوا زەمانە ئەرە وەڵا زەمانە ئەوەی لێ کردوین ساڵانێکە ئاگام لێتان نییە نە ساڵان نییە مانگانە باشە ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک سڵاومانەیە باشە ئازیزانی من ئەمشەو کۆمەڵێک قسە و باسان بۆ یەکەم خۆشەویستان لەسەر ئەوەی ئەو کەیسەی کوێخادێرین و ئیتر لە سەرەتای سلێمانی و پیا ڕۆین هەتا بتوانین حەق بین بە هەموو ئەو بەحسانەی کە لە ئارادا هەیە و من تەمەناکەم کە دەنگم زۆر باش بێت و دەنگم بە ئێوە بگا لەسەر کۆسەر ڕەسوڵ نەوشوام سەفا لای برادەرێ وتبووی 5 دانە جار کۆسەت منی فرۆشتووە لەسەری پێنجەم جاریە پێمزانی یعنی هەمیشە بنەماڵەی کۆسەر ڕەسوڵ هەروە بوون نە ڕەفاقەت ئەفامن نە کەسایەتی نە حیزبایەتی نە هیچ شتێک بەژەوەندی خۆیان کە پارەیە تەنها و تەنها ئەوە ئازانن و بۆ ئەوەیش هەموو شتێک لەم دنیایە ئەفرۆشن بەڕاستی یەکێک لە هەڵەکانی کوێخادێرین ئەوە بووە کە متمانەی بە کوڕەکانی کۆسەر ڕەسوڵ کردووە لە ژێر چەتری ئەوانەوە ئەوان ژێر چەتری یەکێتیە بوون بە خاوەنی ئەم هەموو سامان و پارەیە کە وجودی هەیەوە کە ئەمانەسە بۆ خۆیان لەسەری شاهانە ئەژی ئازیزانی من لە ناوێکێتیە دوو تیم هەن کە کارەکەن تیمێکیان تیمی حیزبیە کە پاڤڵ تاڵەبانی سەرپەرشتیەکە تیمێکیان تیمی حکومیە کە قوبات تاڵەبانی سەرپەرشتیەکە و ئەم دوو تیمە زۆربەی کاتەکان بەڕاستی دژی یەکترینن ئەگەر دەریشی نەخن لەمە بەدەر با سەرەتایەک لە سێمانە دەست پێ بکەم بۆی کە هەموو لایەکتان لە کۆمەڵێ مواڵسە هەیە تێ بکەن لە مێژووی سلێمانیە خۆشەویستان هەمیشە سڵاع و کێشمەکان هەبووە ئەگە سەرەتا سیرکەین قادریەکان و نەقشبەندیەکان کە دوجار بەچوونە منفای مەولانە خەلید و ئەوانە کۆتاییان پێهات کۆتایی پێهات ئەو کێشە من بلایانێ من لێرە ناشمە سەرەوەی کە کام لەم ئیتیجاهانە ڕاستی کرد کامیان هەڵی کرد بەڵام قەسم لەسەرەوەیە کە ئەم سەلاح و کێشمانە هەمیشە ئاوا وجودی هەبووە هەمیشە لە سێمانیە یعنی لە دروستبوونی سێمانی و پیاوە منەوەر و خوێنەوارەکانی سێمانی هەمیشە بەدەردی لە ناوچوون چوون یان لە منفاکانە مردوون یا چۆ بۆ تورکیا یا چۆ بۆ سووریا یا چۆ بۆ ئەو وڵاتانە لەوێ تیاچوون ئەوەیشی کەماوەتەوە لە سێمانیە خەڵتەکانی ناو مجتەماع بوون ماڵتانەوە بێ دوای ڕووخاندنی دەسەڵاتی بابانەکان تورکەکانیان قایمقام بۆ سێمانی دانێن لە ناو خۆیانە ڕێک ناکەون لە دوای ئەم قۆناغی شێخ مەحموود حەفیدێ ئەویش دامەزراو نەبووە بەهۆی ئەو هەلومەرجە سیاسیەوە کە لە ئارا هەبووە دوو مانگ دەسەڵاتی هەبووە دوو مانگیش قاچاق بۆ نەیتوانوە هیچ شتێ بکە لە ژێر چەتری ئەویشە ڕووناکبینێکی وەکو جەمال عیرفان ترۆر کرا کە تا ئێستا دیار نییە کە بۆچی ترۆر کرا وە کێ بوو ترۆری کرد لە دوای ئەمانەوە ماڵی مەلام سەفا لە کانیماسی قەسابخانەیەکیان بۆ شەیعیەکان خوڵقان لە ڕێگەی کۆمەڵێک خڵتە و شەلاتی ئەو سەردەمانەوە باشە لەو کاتانەوە سێمانی خەڵکی منەوەر کە چەندە زۆر بووە کە لا خراون و هەمیشە شەلاتیەکان دەوریان هەبووە لە سێمانی دەوروبەری سێمانیە دەتوانم لە چیەوە لە بیستەکانەوە تەواوی چەقۆکێشی و لە شەلاتیەکان ببژێرم هەتا کە ئەمڕۆ کە لە سێمانیا دەسەڵاتیان بەدەستەوە بووە باشە چ مەلایەکان چ تاقمەکەی جەلات تاڵەبانی هەمیشە ئازاری خەڵکە منەوەر و ڕۆشنبیرەکانیان داوە و دەرگایان کراوە بۆ شەقاوە و بۆ سەسەری و بۆ هەموو ئەمانە بەڕاستی دەرگایان کراوە بووە
مەلا مستەفا کۆمەڵێ لە هەرە شەقاوەکانی هەبووە مام جەلال هەروە نەوشوا مستەفا هەروە لە دوای ئەوەش کە ساڵانێک لاهوری شێخ دەسەڵاتی هەبوو ئەویش کۆمەڵە شەقاوەی هەبوو و لە دوای ئەوەی شاپاڤڵی جەلال تاڵەبانی هەتا ئێستا کۆمەڵە شەقاوە و سەرسەری بەدەورەوەیە بە ئارەزوی خۆی چی بوێ ئاواکاریان پێ دەکا بەڕاستی بە هەر هەمویان زەڕێ عەقڵ لە کەلەیانە نییە و خودا زەڕێ ئەخلاقی سیاسی و کۆمەڵایەتی بەمانە نەداوە تەنها دەوری سەگێکی دڕ ئەبین کە پەلاماری خەڵکی فەقیر و هەژار بدە پەلاماری مەدەوە تەواو عزیزانی من یەکێتیەکان لە هەشتاکانە دەیان کەسی وەکو عەبدولی سەدان ترۆر کرد تەنها لەبەرەوەی پارتی بوون باشە کە دەڵێم یەکێتی قەسم کۆمەڵەیە وەک ئەوەی کە پارتی بوون تاوان بێ ئەمە هەموو ئەوانش بەدەستی وریا کرا لە دواییشان نەوشوا مستەفا بەدەستی جەبار فەرمان لە گەوڕەکەی ماڵی غەریب هەڵەدنیە لە هەڵەدن وریان بە تەور پاچە پاچە کرد و پاچەکەیان فڕەدا لەو شاخ و چیا و دۆڵانەیە باشە حزبی بەعەز دەیان بلاسن مەحسین و عەلا و عەلی نات بۆ ئەوەی کە سەر بۆ شارە دابخا بەڵام نەیتوانیوە باشە کارەسان لە دوای کارەسان بەسەر سلێمانی داهاتووە هەتاوەکو ئێستا لە دوای ئەم قۆناغانەوە قۆناغی سیوێشی ئابێت کە پارتی کۆسەر ڕەسووڵی ڕاونە بەرەو سلێمانی خەڵکی بە شەرەفی هەولێر بەدەست کۆسەت و باندەکەیەوە بەڕاستی گیریان خواردبوو و بەزاڵە هاتبوون کۆسرەت کۆمەڵێ لە هەرش لە شەدلاتی و هەرچی و پەرچی لە دەوری خۆی کۆکردەوە بۆ دزی و بۆ چەتەی لە هەولێر و لە سلێمانیە کاتێک سیوێشی ئاب کرا خۆری گەشی خەڵکی بە شەرەفی هەولێر لە ئاسمانە هەڵهات کۆسەت و شەقاوەکانیان لە کۆڵ بووەوە و کۆسەت هات بۆ سلێمانی لێرەیش هەرچی چەقۆکێش و بێژی و سەرسەری هەیە لە دەوری خۆی کۆی کردەوە و چواردەورەکەی هەموو شەدلاتی و سەرانسیێن بوون هەتاوەکو ئەم لەحزەیەکە لەگەڵ ئێوە ئارام ئەحمەد قساکە مام جەلال تەواوی ئەم ڕاستیانەی کۆسە ڕەسووڵی ئەزانی هەموو هەوڵی خۆیدا توانی کۆسەت لە حکومەت لا بدا بەڵام نەیتوانی لە حیزب لای ببا و نەیتوانی بیسڕێتەوە باشە چۆن لە هەولێر دزی ئەکرد لە دەڤەری سلێمانیش دەستی پێکرد بە دزی و جەردەوی بەتەعدا تەنانەت پیاوەکانی کۆسەت ئازیزانی ئارام ئەحمەد لە ئەنجومەنی وەزیرانی سلێمانیە ئەو کاتە تەندەرەکانیشان بە پارە ئەفرۆش بە خەڵک دوای ئەم ئەمڕوو داوانە ئەوە بوو لە ناوێکشێتیە ڕۆتی ڕیفۆرم دروست بوو بە سەرۆکاتی نەوشوا مستەفا و عومەری سێعەلی و ئەم بابەتانە لە ناوێکشێتیە ئەم باڵە واژۆیان کۆ کردەوە دژی جەلال تاڵەبانی کە ئەو کاتە لە بەغا سەرۆک کۆمار بوو و کۆسەت و نەوشوا مستەفا و عومەری سێعەلی و دەیانی تر واژۆیان کرد بۆ لابردنی جەلال تاڵەبانی کە مام جەلال پیر بووە و پێویستە جەلال تاڵەبانی واز بهێنێ ئازیزان ئەو کاتا جەلال تاڵەبانی 70 ساڵ بوو سەرۆک کۆمار بوو بەهێز بوو لەبارەی سیاسیەوە زۆر بەتوانە بوو تەندروست بوو ئەمان دەیانوێت مام جەلال پیر بووە و دەبێ واز بهێنێ عومەری سێعەلی یەکێک بوو لەو کەسانە کە واژۆی کردبوو و داهێنانی ئەو بوو کە جەلال تاڵەبانی پیر بووە واز بهێنێ و تەمەنی هەیە ئێستا عومەری سێعەلی خۆی تەمەنی 81 ساڵە تەندروستی باش نییە شەکرە تەنگی پێڵچنیوە باری جەسەدی بە حەیاتی باش نەبووە تازە بە تازە سیراعەکە لەگەڵ چیایە تا بە لیدەری بمێنێتەوە ئەمەیە دووفاقی سیاسی لەناو ئەم سیاسیە ساختەچیانەی باشووری کوردستانە بۆیە هەر ئەم عەریزەیە وای لە مام جەلال کردکە بەگەلە کۆمەچی بزانێ و بەگەلە کۆمەچی حسابی لەسەرکە لەسەر خۆی ئەویش چارەی نەما یا ئەبوو مەیدان چۆڵبکا بۆ ئەمانە یان ئەبوو دژیان بوەسێ ئەمان زۆر بوون دوجار جەلال تاڵەبانی ناچار بوو بچێتە لای بنەماڵەی باسانی ڕێکەوتنی استراتیژی بکە لەگەڵیان بۆمانەوەی خۆی دوایش بەمانی وت خەتای ئێوە بوو ڕێکەوتنم لەگەڵ بنەماڵەی باسانی کردووە ئێوە مەجبورتان کردم دوای ئەم ڕووداوانە کۆسرەت لە جەماعەتی ئیمزاکە کشایەوە بە فرسەتی زانی هەموو باڵی ڕیفۆرم و ئەمانەی فرۆش بە نەوشوا مستەفایشەوە ڕێک بووە بە پیاوی جەلال تاڵەبانی باشە دوای ئەوەی مام جەلال دوو هەنگاوینە پەنای برد بە ماڵی بازانی تەنازولی کرد سەرۆکی حکوومەت سەرۆکی نازانم هەرێم هەموو ئەمای تەسلیمی بنەماڵی بازانی کرد خۆشی چووە بەغا لە ناوێکێتیشە دەستی کرد بە کڕین و فرۆشتنی سەرکردایەتی و کادر و ئەندامەکانی لە بیرما ماوەیەکی زۆر بوو مام جەلال مەحموود سەنگاوی دەرکردبوو لە دوای ئەم کێشمانەوە ئەوە بوو هێنایەوە کردیەوە بەشت لە ساحەکەیە باشە ئیتر ئەوە لەوێوە ئیتر زیاتر سەرانە دەستی پێکرد تعداد دەستی پێکرد بەڕاستی
کەسیش قسەی ناکرد محاسبەی حیزبی حکومی نەبوو مام جەلال هەموویانی کڕیەوە دوای ئەوەی 10 ملیۆن دۆلاری کاش یا بە نەوشە مستەفا لەگەڵ گردێکی 124 دۆلەر زەویەوە بە هەموو بینە و چواردۆرەکەیەوە بۆیە خۆشەویستان کاتێک کە گۆڕان دروست بوو ئەوە بوو 25 کورسی هێنا بە یەکجاری ئەم دەفەری سلێمانیە بووە جێگای عەسابە و شەلاتی و چەقۆکێش ئەم بەرەڵاییە هەتا ئەم دەقەیە کە لەگەڵ ئێوە قساکەم بەردەوامی هەیە دەفەری سلێمانی لەلایەن کۆمەڵێ شەلاتی کۆمەڵێ چەقۆکێش و سەرانەسیێنەوە بەڕێوە ئەچێ سەر بەسەری ئەوانەی کە ئەو شار و منتەقەیە بەڕێوە بن هەر هەمویان شلە شەلاتی و شەقاون بۆ شارەزاییتان بۆیە سلێمانی جێگەی عەسابەلاتەکانە جێگەی ئەو عەسابانەیە کە تەنها و تەنها بە خەڵکی داما و قوربەسەر و ئەوانە ئەوێرن باقمێ لەمە بەم لە دەرمانەکەی خۆم یەخۆ عافێتی بەکارگەرم اینجا ئەمە قۆناغەکانم بۆ ئێوە باسن خۆشەویستان لێرەوە ئەچمە سەر کەیسی شۆخادێرین جارێ عەزیزانی ئارام محەممەد ئەرێ ئەم کوردە بۆچی وایە ئیلاهی ئەی خوای گەورە ئەم کوردە بۆچی ئاوایە ئەرێ بەڕاستی کوچ مەعدەنێک من لێتێ ناگەم ئازیزان کاتێ من پەلاماری شۆخادێرینمدا فەیسبوک و تیکتۆک و هەموو ئەمانە پڕ بوو لە قسەکانی ئارام محەممەد لەو سەردەمانە یەک دانە کورد لە دەرەوە لە ناوەوە نەیانەتوانی قسەیە بە شۆخادێرین بڵێن باشە یەک کەسیان ڕەخنەیەکیان لە شۆخادێرین نەگرتن هەر کە گڵۆڵێ ئەم کابرایە کەوتە لێژی اینجا پەلامارەکان دەستی پێکرد بۆ تەنها لەبەر ئەوەی ئەو کاتە هێزی هەبوو کەس نەی ئێوێرا ناوی برێ بەڵام کە هێزی نەما و لێی قەومە ئیتر بێدەسەڵاتە باشە اینجا پەلاماری ئەدێتێ بە هەموو پیانە بە هەمومانەیەک چونکە بۆ لەبەرەوەی کە دەسەڵاتی نییە ئاسانە پەلامارەکە بەڵام لای ئارام محەممەد بە پێچەوانەوەیە خۆشەویستانی من بە پێچەوانەوەیە من هەمیشە پەلاماری ئەوانە ئەدەم کە سەدان چەکدەیان بە شوێنەوەیە کە ڕەوڕەوەکەیان لەسەرەوەیە بەڕاستی بەڵام کاتە دەسەڵاتیان نەمێنێ بە یەک بوشەیش شەڕیان لەگەڵا ناکەم لەڕاستیە لای ئارام محەممەدیش پیاوەتی و مەردایەتی هەر ئەوەیە شەهامەت هەر ئەوەیە کە تۆ بە گشت دەسەڵاتدارانە بچیتەوە باشە نەک بەدەست بە گشتی خەڵکی بێدەسەڵاتاکەیتر هیچی نەماوە و تەواو اینجا تۆ بڕێ پەلاماری بێ ئەمە لای من نە پیاوەتیە نە ئازایەتی لێرەوە ئەوەی کە پاڤڵ تاڵەبانی کردی بەدەل لەوەی کە ڕەوەیە خەڵک پێیان خۆش بووە چونکە خەڵکی ئێمە دوای قەرەباڵغیەکەوێ لەبەرەوەی ئەم خەڵکە دژی دزی و گەندەڵین بەڵام نازان ئەمەی پاڤڵ کردی دژی دزی و گەندەڵی و سەرانە سندن نەبووە وردە وردە هەتا خوارەوە چاوەڕوانکەن تا قسەکانم کۆتایی پێێت ئازیزانی من حەزەتی عەلی قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەم وتەیەت حەقە بەڵام نێتەکەت باتڵە ئەمەی کە پاڤڵ کردی حەق بوو بەڵام نێتەکەی بەمانەی کردن بە باتڵە یەکەم کەسانێ بووم کە ڕامگەیاندووە شۆخادێرین سەرانەی سندووە و دوو کەسی ناردووە تەقەیان لەو بازرگانە کردووە لە بەردەم نادی کۆمەڵایەتی بەڵام ئەمانە ناکاتە ئەوەی لە یەک کاتژمێردا کۆمەڵێ جێگا بتەقێنیتەوە ئەمە لە هیچ یاسایەکدا بەڕاستی جێگەی نابێتەوە ئەمە تەنها ڕقوچینەیەک بوو هیچ شەخسی کە بە تەلەفۆن لەگەڵ شۆخادێرینا شەڕیان بووە و ئامادە نەبووە ئەم کەسە بچێتە لای ئامادە نەبوو بچێ بۆ ئاسایش لە جێگایەکیش کۆمەڵێ جوێنی بە پاڤێڵدا بوو پاڤڵیش داوا لە وەهاب هەڵەبجەیی یەکا بچێتە سەری بەڵام وەهاب ڕەت یەکاتەوە لە دواییە گروپ گەلێکی تری نرد و جێگەکانیان تەقانەوە ئەیان توانی ئەو جێگایانە هەروە بمێنێتەوە بیکەن بە شتێکی تر کوڕە بیەن بە خەڵک چونکەوە هەمووی ماڵی خەڵکە گردە دارە بەردە بلۆکە هەمووی ماڵی خەڵکە بەڕاستی دایکی ئەوش بەڕێزە احترام بۆ هەیە دایکی شۆخادێرین کە ئەڵێ ئەمە هەمووی بە فەلاحەت بووە بەڕاستی داری جەرمانیە هیچی بە فەلاحەت نییە بەڕاستی سەرانی پارتی وێشێتی لە یەکەم یانەوە کە پاڤڵ تاڵەبانیە حتا دواکادر و ئەندامیان چیان هەیە مرشی ئەو خەڵکەیە هیچی هینی خۆی نییە هیچ بەڕاستی کاکەژیان کەس قسەی هەڵە نەکە باشە بۆیە کولی ڕووداوەکە کادانەوەیە بوو کە ڕقی شخصی بەرهەمهێنا نەک دژە گەندەڵی و دژی سەرانە سندن هیوادارم خەڵکی هوشیار بێ و خەڵکی بەم شتانە هەڵ نەخەڵەتێ بۆ ئازیزانی ئارام محەممەد سەرمایەدار ماوە لەو دەڤەرە سەرایان لێ نەسەنن بۆ پیاو هەیە لەو دەڤەرە کارێ بکە یەکێتی نیوەی نەبا پیاو هەیە لە هەولێر و بادنان شتێ بکە بنە ماڵی بازانی نیوەی نەبا بەڕاستی پاشانیش تکایە مەڵێن مەسەلەی دادوەر لە ئارادا ئەم قسە قۆڕانە مەکەن بۆ ئێمە کاکە ئەوە دادوەریش شتیوانیە بڕیاری وایە بێ قسەی قۆڕە ئەمە شتیوانیە هیچ دادوەرێ نایە بڵێ ئەم زەلامە مەحکوم کراوە بە سەرانە سەندن و تەقەکردن لە خەڵک تۆ بڕۆ شوێنەکانی تەقێدەرەوە شتیوانیە بەڕاستی ئەوە دادوەر نییە
تا دۆری قسەی وا بکە ئەوە تاکە پێڵاوێکی پاڤڵی جەلال تاڵەبانیە بۆیە ئەم کردەوانە خۆشەویستان لەبارەی سیاسیەوە خەتەرناکی تریشی هەیە بەیانی پاڤڵی جەلال تاڵەبانی ڕقی لە ئارامەحمەوە بێ ئەگەر لە بناری گۆژە خێمەیەکم هەبێ ئەچێ ڕوخێنێ تەواو هەر لە خۆیەوە بۆ نمونە لەبارەی سیاسیەوە بەڕاستی ئەمەش خراپە بۆیە هەمووتان هەڵوێستی من ئەزانن هەرچی دز و گەندەڵ هەیە سەری بەلاشەیەوە نەمێنێ من مێش میوانم نییە بەڕاستی بەڵام با عەدالەتیش لەما هەبێ تارەقی بەقاڵ کوژرا کەشی لە دادگا بە ڕۆژی ڕووناک لە خوشک و دایکە پیرەکەی درا پاڤڵ یەک قسەی نەکرد نەقی محەممەد لە کاتی ئەرشی خۆشیان بوو باش نییە ژیانی ئەوەی لێ هات تا ئێستا دادگایکردنەکە دو ئاخرێ پاڤڵ هیچ قسەیشی نەکردووە وەسا حەسەن هەمووتان ئەزان خاوەن کە خاوەنی کەبابخانە بوو کوژرا دوای ماوەیەکیش کوڕەکەی کوژرا هەتا ئێستا یەک کەسێک باسی ناکە لەبەرەوەی خەڵکی فەقیر و هەژار و ئالم بابەتان دەیان ڕووداوی ناخەژیان ڕوویاوە بەڵام یەک کەس باسی ناکە بۆی من لێرەوە زۆر ڕاستگۆیانە بە پاڤڵی جەلال تاڵەبانی دەڵێم تۆ وەکو پاڤڵی کوڕی مام جەلال کابرایەکی ستەمکاریت وەک ستەمکار هاتوویت وەکو ستەمکار ئەژیت وەکو ستەمکاژی ئەمری بەڕاستی مێژوویش وەک ستەمکار لە لاپەڕەکانی خۆیدا دەنووسێتەوە ئەمە ئیتر هیچ مەجالێکی تیانە بەڵام ستەمکارەکان کە کارێکی باش ئەکەن مێگەلێک هەیە ستایشیان ئەکەن خەڵکێکی زۆر ستایشیان کردی بەڵام دیسان تۆ ستەمکاری دڕەقی بەڕاستی کابرایشی خراپیت ئەم ئارامەحمەیەش کە ئەم قساناکە بە دوژمنی مەزانە ئارامەحمەد وەکو منداڵێکی پاک بێ بەرژەوەندی ئاوێنەی حەقیقەت ئەدەمە دەستی خۆت و خۆتت پیشانی خۆت ئەدەم کە تۆ کەسێکی ستەمکاری بەڕاستی من داوت بکە یەک بۆ دەباشە نە چا دەخۆم نە نان دەخۆم لەوێش ئەم قسانە بە تۆ ئەڵێم بەڕاستی تەواو ومن ئەوەش ئەزانم کە هەزاران ماستاوشی لە دەورە بە باڵاتە هەڵەڵێن ئەمە ڕەوایەتی نایە بە تۆ بەڕاستی چونکە تەواوی ستەمکارەکانی مێژوو تا بەلادا کەوتون هەزاران ماستاوچی و خێڕیان لە دەورا بووە ئەوانە هیچیان پیاوی مێژوونین ئەو لە منی لە ئارامەحەین بیستە ئەوانە خەڵکانێکی خۆشیێنن درۆزنن ساختە چین دووڕوون وەکو ئەو بێسن و فایاقی گۆڕان کە هاتە لات ئێستا لێ وەڵام من مستشاری پاڤڵ تاڵەبانی مستشاری چی تۆ گەڕۆک تۆ گەڕۆکی بە قوربان پاڤڵ چی وت ئەڵێ ئافرمی یاسای دەستی خۆش بێ قسەی قۆڕ مەکەن بۆ ئەوانە کاکە ئێوە کۆمەڵی خەڵکی وەک تا هەڵگوشیوە لەکوێ پارە هەبێت ئەچن بۆیەوە تەواو بۆیە ئەمانە هەمووی پاڤڵ درۆت لەگەڵاکن کاکە بەیانی تۆ نەمای وەکو پاڤڵی جەلال تاڵەبانی گڕۆڵەکە کەوتە لێژی هەر هەموو ئەمانە پشتی تێکەن دەشتە لای ستەمکارێکیت ئەمە حەقیقەتە هیچ کاتی خۆت مەخەڵەتێنە مێژووی ستەمکارەکان هەمیشە هەروە بووە و هەروەش ئەمێنێتەوە بەڕاستی لەبەر ئەوەیە هەزارانی وەکو خادێرین هەیە باشە وەرە من دەیان کەسی پیشان ئەدەم شوێ خادێرین هێندەی قولانجێکی ئەوانە داگیرکاری نەکردووە و دزی نەکردووە وەسایە نسندووە سەرڕای ئەوەش ها کە ئەوە بەرامبەر شوێ خادێرین کرا لە مەسەری تعداکردن لە خەڵک ئەمە ئەوە من بەلام زۆر ئاساییە ها وەنەزانم دیفاع و ئەلەم بابەتان ناکەم بەڵ لەگەڵ تەقانەوەی بیناوشەکەنی بەگینا ئەوە بچی لە دادگایی کە بەرێکە ئەو کارەی کردووە دادگایەک لای کردایەتەوە بەڕاستی بۆیە حتى خۆشەویستانی من مەسەلەکە سەرانە سەندن نییە چونکە ئەم شارە هەمووی دزراوە هەموو گەرمیان دزراوە هەموو کەلات دزراوە هەموو دەفەری ڕاپەڕین دزراوە باشە هەموو ئەمان دزراوە بەڕاستی یعنی لەو دەڤەرانەیە کار لە مەسەلەی سەرانە سەندن و ئەلەم بابەتانە نەماوە کاکە عەزیزانی ئارامەحمەد پاڤڵی جەلال تاڵەبانی شانازی ئیبراهیم ئەحمەد کۆسەت و هەتیوەکانی مەریوانی حاجی جەمالی کۆنە سەمون فرۆش فاخری قەیوان و براکانی کە لفکەیان نەفرۆشت پانکەشکاویان لە مەساخانەکە بەردی بەردێگە بوو ژنان ئەم قاچیان پێکڕان ژنی گەڕوگول هەبوو ژن کە پیس و چاپەڵ بوون پاژنیان ئاوا ڕەشە بوو ئەو بەردەلەن ئەفرۆش لە مەزاخانەکە باش نییە هینی لە حەمامەکانی هێنا مەلایاسینی کۆنە گۆرەوی فۆشی بەر مزگەوتی گەورە شێخ جەعفەر و کۆمپانیاکانی برا و برازاکانی ساوس کوردستان نەوزادی نوریبەگی ساختەچی شاسوەر عەبدولواحید کورە شاری ئارام کاکە کامەرانی تاپۆ برا خۆشناو کاکە تەیان چڵیت و سوڵکەری تر لەو دەفەرەیە هەمووی خەریکی دزی و جەدەی و ڕاوت و سەرانە سەندنە کاکە چێن کابرا 50 دۆنم زەوی بردووە ئێمە سەرانەیە خۆشێکی تر نییە بڕاسی بۆیە هەموو ئەوانەی کە خاوەنی مەشروعن وەبەرهێنانن لە سەدا سەد دزن مافیان سەرانەسیێن جەردەن بە هەموو پیاوانە بە هەموو مانایەک ئەمە لە ئارامەحەین ببیسن زۆربەی ئەمانە بەس خانووەکانن کە تیا ئەژین بە نرخەکەی ئەشێتە 4 تا 5 ملیۆن دۆلار هەموو کەس ئەزانێ ئەم پارەی بەچی پێیاکراوە بەڕاستی
با پاڤڵ سێری تیمی حکومت بکات لە سێمانی و گەرمیان زۆربیان بەڕاستی تیمی حکومەتیش خەڵکی خراپن ئەوان سەرانە ئەسێنن لە کەلا لە سێمایی هەموو ئەمانە هەموو ئەوانەی ناوم هێنان تەعدایان لە خەڵک کردووە سەرانەیان سندووە ئازەی خەڵکیان دزیوە تاڵانیان کردووە باشە من بەنووسین بڵاوم کردەوە 2 ساڵ بەر لە ئێستا کاتێک زەوی دەواژنەکان لەلایەن ئیدارەی گشتیەوە دابەش ئەکرێ شوێنی ئەو دەواژنانە 1700 دۆنم زەوی بۆ خۆشەویستان تاپوەکەی لەسەر شانەگەر و مافی خۆیان بووە بەڵام ئیدارەی گشتی یەک دابەشێکە هەر بە کەڵەگایی 425 دۆنم زەوی ئەداتەوە بە مەحەمەی شانەگەر ئەویتی دابەش ئەکات و زۆربەی هەرە زۆری بۆ خۆی بووە هاوڕێی داڕۆی شێخ نووری کاکە پاڤڵجیان بەشی شێری بەرکەوتووە لەم سەران سەندانەدا بەڕاستی باشە ئەو سەرانەی کە ملیۆنی دۆلار بێت کە بۆ نمونە کوێخادرین سەرانەی سند بێ کورێت هاوڕێی دارۆ دا ئەمەی سەرانە هەر لەویا بردووە لەو ئەرزانە باشە بەڵام بۆ ئەم وایە بۆ ئەویشکە لە پەنا خۆتایە ئابۆ شکڵەیە ئەمە بەڕاستی ئەمە نەعەدالەتیە بۆیە کە تۆ کە دژی ئەمەی ئەبێ دژی هەرمی بەڕاستی ئەبێ دژی کەسەکەی خۆشی بی کە گەندەڵ و دز و ڕاوڵوتکە لە بەڕاستی بۆیە ئەی ئەمە سەران سندن نییە کاکە پاڤێڵ ئەگەر دێرین 1 ملیۆن دۆلار سەرانی سند بێ ئەمە بای 10 ملیۆن دۆلارە ئیدارەی گشتی کێیە ئیدارەی گشتی خۆتان خۆ کەسی تر نییە بەڕاستی باشە دانای حاجی ساڵحێکەیە 52 دۆنم زەوی کڕیوە بە پارەی دزی زیاتر لە 1000 دۆنم زەوی تری پێوە داگیر کردووە لە ستنی تاسڵوجە گوندێکە بە ناوی بەگیە شتێکی لەو بابەتانەیە باشە بۆیە با تۆزێ واقعی بن ئەمەی تۆش بە ناوی ئیدارەی گشتیەوە دیسان سەرانە سندنە ئیدارەی گشتی ساڵانێک کە سەرانە ئەسێنێ تعداچیە دەستی خۆتە بینە قاقای خەڵکی ئەو دەڤەرە کاکیژیان باشە ئەی ئەوانەی ناویانم هێنا ئەوەی هەیەە بە سەرانە پەیدایان نەکردو تو شەرەفتان عازیزانی ئارام ئەحمەد زەوی خەڵکیان نەدزیوە لێرا بێشەرەفی سەرۆکی شارەوانی دز و مافیا و سەرانە سێن نییە شێخ جەعفەر ئەڵێکی خۆشەویستیان کورە وەرن قورکن بۆ سەری ئارام ئەحمەد کاکە هەر لەم شوقەوە هەڵمەنە خوارە ئاسوارشم نەمێنێ شێخ جەعفەر ئەڵێکی ئەڵێ قبوڵی ناکەین سەرانە بسەندێت شەرواڵەکە جوانە ئێکاکە خۆ زەوی نەماوە شێخ جەعفەر سەلانێتیان لەسەر نەیزێت و نەیبا بۆ خۆی کاکی ژیان ئەی هاوار دەروازەی 1 دەروازەی 2 دەروازەی 3 ئاوبارە چەندان جێگای تر منتیقەی قەراق ئەملا ئەولا کەچی شەرم ناکە یەت باسی سەلانە سندن ئەکا بەڕاستی دێنین سەلانی سندووە باسم کردووە ئەمانە سەلانیان لە نەتەوە یەک سندووە خۆشەویستانی ئارام ئەحمەد لە یەک نەتەوە شێخ جەعفەر زەوی داوە بە سۆزانی بۆ 1 شەو 3 کەس شوقەی بەخشیوە بە سۆزانی بۆ 1 شەو 3 کەس لێرەوە داوا لە پاڤڵ تاڵەبانی دەکەم تەنها بە دێرینەوە مەیگرە بۆ ترساندی ماڵی کۆسەر ڕەسوڵ باشە کەشی هەتیوەکانی کۆسە دوێنێ وێنە لەگەڵ پاڤڵ ئەگەن و دەم پانەکەنەوە پێەکەن سەری ناوماڵی خۆ کە براکەم من لەگەڵ پاڤڵ تاڵەبانی بەڕاستی سەری ناوماڵەکەی خۆ بکە سەری مافیاکانی ژێ دەستت بکە چۆن بوونەتە ملیۆنێر بە دۆلار سەری پورە شانازی بکە بەر چاوەکەی ئارام ئەحمەد ماڵی کۆسەر دێرینیان فرۆش ئەوە لە جێی خۆی دێرین وای ئەزانی ماڵی کۆسەر دیفاعی لەکەن چونکە سیاسی نەبوو مێژووی نەخوێندبووە خۆشی خراپەی کردووە بەڕاستی ئەوانەی ئەمڕۆ خاوەنی سلێمانین هەمویان تعداچین و هەر هەمویان بەڕاستی سەرانسیێن ئەگەر ئەتەوێ ئەم شارە باشکەی معقولە ئازیزان ئەم هەموو سەرانە سێن و ئەرزە دزە هەیە ئەم هەموو ملیاردێرە هەیە لە منتیقەی سلێمانیە بە هەر هەمویان هێندە شەرەف و کەرامەتیان نییە شەقامێکی سەدمەتی 15-20 ساڵە بۆیان چاک ناکرێت باشە ئەوە بڵێن حکومەت هەڵە لەقنی مەسعود بازانی هەڵە لەقنی مەسعود بازانی هەڵە لەقنی حکومەتەکەی مەسعود بازانی باشە کاکە پاڤێڵ ئەم هەموو دەوڵەمەنە خوێڕیە هەیە لەسەر حسابی خەڵک دەوڵەمەند بوون ئەم هەموو زەویان دزیوە ئەم هەموو شوقیان هەیە بۆچی لیان ناسەنی جادەی سەڵمەتی چاکەی بۆ خەڵکی سلێمانی زەحمە نەبێ بۆچی نەخۆشخانەی شار خۆشەویستان بۆ داداچوونم کردووە بۆ 2 ملیۆن کەس 15 سیستەمی چڕیتایە خەسەخانەی شار باشە 15 سیستەمی چڕ ئەم دەوڵەمەنە سەخیفانە هێندە ئابڕوو شەرەفیان نییە بەشێک لە پارەکانیان تەرخانکەن سەرفیکەن کە دزیە لەو خەڵکیان دزیوە بیخەنە خزمەتی ئەو خەڵکیشەوە لە خەسەخان و شوێنەکانی ترە باشە ئەگەر دەستی کوێخات دێرینی بڕیوە دەستی خۆشی دێکەم باشە بەڵام دەستی ئەوانش ببڕە لەژێ سێبەری خۆتا گەورە بوون ئەوانەی کە لەژێ سێبەری خۆتا پاڤڵ تاڵەبانی بوون بەحوت باشە دەستی خۆت کوت بکەرەوە تۆش واز دەستەمکاری بێنە پاڤڵی جەلال تاڵەبانی تۆش واز دەستەمکاری بێنە چاوەکەی ئارام ئەحمەد وا نەزانی چواشەق لە کەسی هەڵێت و دوو بینابتەقێنیتەوە ئیتی وابزانی تۆ هەموو شتێ تەواوە خەڵک چاوی کراوێ هەموو ڕاستیەکان ئەزانێ بەڕاستی ئەگەر نەیزانێ ئێمە بیریان نەخەینەوە ببینە کاکە پاڤڵجیان 600 دانە تەسبیح بەدەست فاسۆلیا خۆر لە دەوری کوێخادێنین بوون لە دیوەخانەکەیان نانێنە خوارد و تەسبیحیان ئاوا بایە باشە بەڵام یەک تاپڕیان نەتەقاند ئەزانی بۆ تەواوی ئەم هێزانە بە پارە ڕاگیراون
هەر هەمویان کلێ گرتن گەنجانی بێکارن فشەکەرن ئەهلی شەڕ نین لۆمپەنن هیچیان بەرگەی یەک کاژمە شەڕ ناکەن بۆ شارەزاییت بەخڕێ ئەو مەچۆ ڕوخساریان ئاوا داپۆشن و هەرچاویان بە دەرەوەی و ئاوا و فرکانیان و میلەهێن و ئاوا ئەوەستن و ئەوانە ئەمە جادەکەی پانە بۆیە کە فیشک بەلایەن ناویزەی کرد قەسەم بەخوا پانتۆڵەکەیان پڕەکەن لە عەنبەروەری لە منی ببیستە باشە پاشان تکایە ئەوریش باسی یاسا و دادگا و دادوەر مەکە کاکە پاوەڵگیان بڕیارەکانی خۆت ئەیدێت و تەواو وەڵڵە کاکە پاوەڵگیان هەموو کەس ئەسانی خۆت یاسایی خۆت دادگای خۆت دادوەری خۆت پۆلیسی خۆت ئاسایشیت خۆت دژەترۆری خۆت نازانم هەموو شتەکان قەسەم بەخوا بەس خۆتی تەواو پێویست ناکە باسی یەک کەسی بکەیت لە ڕاستیە باشە ئەمە لە هەموو کەسی وەرگرە لە منیشی وەرگرە هەموو کەسی ئەمازانێ لە باشووری کوردستان خۆشەویستانی ئارام ئەحمەد هیچ جومگەیەک نییە وەکو جومگەی یاسا و دادگە و دادوەر بێشەرەف و بێکەرامەت کرابێ خۆشەویستانی ئارام ئەحمەد هەکراوە بە پێڵاو بەڕاستی یاسا و دادگە و دادوەروانە بابەتان ئەوە لەم بیستم پاشان ڕووخاندنی قەڵاکەی کوێخانیێری ئازیزان من قەڵای دمدمم بیستووە کتێبەکەشم خوێندۆتەوە نەک ئەم قەڵایانە بەڕاستی قەڵای دمدم بۆ پاراستنی نیشتیمان و بۆ پاراستنی ئابڕووی نەتەوەیەک بووە ئێستا قەڵاکەی دێرین و قەڵاکەی دەباشان و قەڵاکەی سەری ڕەش و قەڵاکەی نێشیرەوان بازانی و قەڵاکەی مەسوول بازانی و قەڵاکەی کاکەنەوە لە گردی زەرگەتە و دەیان قەڵای تر بۆ ئەتەکردنی ناموسی کوردە و بۆ فرۆشتنی نیشتیمانە با باش و ڕاستیە بزانم باشە کاکە پاڤێڵی عەزیز لە قسەکانم ناڕەحەت نەبی تۆ خۆت کوێخادێرینی بەڵام بە گەورەتر و دەسەڵاتی زیاترەوە قەڵاکەی کوێخادێرین و قەڵاکەی دەباشان جیاوازیان نییە قەڵاکەی ئەو لەگەڵ قەڵای ڕوودا و لەگەڵ کەناڵەکانی ترا جیاوازیان نییە قەڵاکەی دێنین و قەڵاکەی ئیدارەی گشتی جیاوازیان نییە قەڵاکەی دێنین و ئەوەی نەوشۆم سەفا جیاوازیان نییە ئەوەی مەسوول و مەسعود و نێچیر و مەحموود سەنگاوی و نازانم تەڕەماش و تەڕەسازا هیچ جیاوازیەکیان نییە باش نییە تەنها ئەوە بووە کە کوێخادێرین لە دەرەوەی سیستەمی ئیدارەی گشتی سەرانەی سندووە لەگەڵ ئێوە نەبووە ئەوەیە وەساکە بەڕاستی شتێکی تر نییە دەنا سەرانە سێنە گەورەکان دزە زەبەلاحەکان لە ژێر سێبەری خۆتان دەستەمۆی خۆتانن باشە هەر ئام ئەحمەدە کە من لەسەری منووسی کە ئەو دوو کەسە برینداریان کرد کە یەکێکیان خزمی کوێخادێرین بووە کە من خۆم یەکەم کەس باسم کرد بە لایف باش نییە کاتی خۆی خەسەخانەی ئەنوەری شێخە نیوەی زیاتری هینی ئەم کوڕە بووە کە تەقیان لێکری ئێستا باشە هی ئەم بووە هەر ئەمیشێتیە ئەم کوڕیان ڕفاند ئەم ئەحمەدە ئەمێ کە ئێستا تەقی لێکراوە و على ئەساس پاڤڵ تاڵەبانی دیفاعی لێ کردووە و بۆ ئەوەی کردووە هەر ئەم ئەحمە هەر ئەمیشێتیە فڕاندیان خۆشەویستە باش نییە هەموو بەشەکانیان لە خەسەخانەکەی ئەنوەری شێخە هەر هەمیان لێسند ئەی ئەمە سەرانە نەبوو ئەو دامەوە نێشیوەرە یەک قسە بکات باش نییە بەڵام ئێستا لە تسە هاتە ناو سیستەمی ئیداری گشتی و بۆ خۆی کارەکات و بە شەراکە دەگە خۆتانە بەڕاستی بۆیە تەواوی ئەم قەڵایانە بە پارەی دزی بە زوڵم بە زۆرداری بە ناحەقی داگیر کراوە دروست کراوە کانگای بەدڕەوشتیە کانگای دزیە کانگای جەردەییە وە زوڵمە لەم نیشتیمانە وە زوڵمە لە خەڵکی کوردستان بە باش ئەو ڕاستی بزان ئەم قەڵایانە دەبێ ئەمڕۆ یاسبینێ بکرێتە موڕکی گشتی لە دەستی ئێوە دەربهێنێت هیچی هینی خۆتان نییە کەسیش مافی ئەوەی نییە هەڵوێست فرۆشی بەس ئەم عالمە بکە من ئەزانم و خەڵکیش ئەزانن قەڵا و ماڵ و ئەم شارە کە کوێخادێرین بۆ خۆی دروستی کردووە بە کرێکاری پای نەکردووە وەک هەموو قەڵاکانی تر بە ڕێگای ناشەرعیە کەس دانەنیشە مناقەشەی ئەم مۆزوع بکات باشە کاکە و کوێخادێرین یەک بلۆکی بە پارەی کرێکاری نەبووە هەر هەمی بە پارەی نایاساییە وەکو دەباشان و زەرگەتە و سەری ڕەش و فڵانە فیسار و ئالەم بابەتانە باشە ئەوی چەندی ملیۆن دۆلاری ئەمنەتی بردووە هیچ پاکانەیەک بۆ ئەم مۆزوع نایخۆ ئەمە یەکدای بۆتەوە هەموو ئەوەشی کردوێتی لە ژێر چەتری ئێوەیە کردوێتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەکو هەموو سەرانی پارتی یەکێتی ئێوەش کردوێتی خۆ کاکە ئەم کاکدێرینە نەبازرگان بووە باشنی ئەمانە نەبوو بەڕاستی ئاخر تۆ ساڵانە بەر لە ئێستا هیچی وا نەبووە چۆن لەبەر ئەوەی فۆجیە کرد لای کوڕەکەی کۆچەت هەبووە خێرا بوویتە ئاغا و سەدان چەکدار و سیارەی جانڕۆژ و هێزی بۆ خۆ دروست کردووە ئەی هاوار ئەم هەموو ملیۆن دۆلارە لە چۆ هێناوە ئەگەر بە دزی و بە گەندەڵی و سەران چەندن نەبووە هەمووتان هەروان کاکە کوێخادێرین ژیان ناڕەحەت مەبە لە قسەکانی ئارام ئەحمەد باشە کاتی خۆشی بە کوڕەکەی عەبدولواحید و بە شاسوار وتم ئەم سامان لە چۆ هێناوە خۆشەویستان هەزار جار بە ئێوە موت بەیانی وای دەمنێ ڕۆ بەم بێشەتی بەیانی من ئەسم بم بێشێتی لەگەڵ پاڤڵ هاڕۆم بۆ لای پاڤڵ و ڕێیەکەم لەگەڵ یا بم بێشێتی کاکەجیان ئەگەر لە ماوەی ساڵێکان بووم بە خاوەنی ملیۆن دۆلار ئەوە دزمی تر کاکە ئەگەر بووم بە خاوەنی فێلای گەورە و قەڵا و ئەمانە ئەمە دزمی تر کاکە خۆ مشتێکی عەجیب و غەریب نییە ئەی هاوار تەواو کاکەجیان
بۆیە کاکە دێنینجان ئەوەی بەسەر هاتووە خەتای هیچ کەسێ مەگرە خەتای خۆت بوو بەس لە زۆ وتراوە کەرێ بەبارەی بەفر بیکڕی ئاوەی بات دڵە لە خۆ دانەمێنێ شێخ خادێری بەسەری من بەسەری شێخ خادێرین بەسەری ئەو حاجی عەلی باوکم من باوکیشم لە پاڤڵەوە تا دوا سەرکردایەتی و کادانێکێتی چیان هەیە تاڵانیە لە مەسعود بازانیەوە هەتا نێچیر و مەسعود بازانی تا هەموو سەرانی پارتی تا کوڕ و کوڕەزاکانی بنەماڵەی بازانی هەرچێکیان هەیە هەر هەمووی تاڵانیە باش نییە ڕۆژێ دادێ قەڵاکانی ئەوانش ئەبنە خۆراکی ئاگر یا ئەبنە خۆراکی دەمی شۆفڵ باش ئەو ڕاستی بزانن دڵە لە خۆ دانەمێنێ نەڵێ وەڵا حاڵی حسابێت باش نییە بۆیە لە پاڤڵەوە بۆ قوباد و هەموو سەرانێکی تۆمە چیان هەیە هەر هەمووی ئەو میلەتەیە هی ئەو خەڵکەیە بەڕاستی هیچی خۆیان نییە کەس بە ئیش و بازرگانی ئەو هەموو پارەی پێیان نەکرد بەڕاستی لە ناو پارتی وێشێتیە یەک کەسی تیان نییە پارەی شۆرتەکەی پێی خۆشی بە ئارەقەی ناوچاوانی پێیا کرد بێ خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە ئەو شۆرتەی کە بۆ سۆزانیەکانی ئەکڕن بە پارەی ئەو میلەتەیە ئەیکڕێ بە خوێنی شەهیدانە ئەوانە ئەیکڕن بەڕاستی مەسعود بازانی ئەڵێ نێچێوان بازانی ئەڵێ مەسعود بازانی ئەڵێ سەردەبەری سامانەکان کانگای دزی و بێڕەوشتیە کۆسەت کە خودا کردی بە عیبرەت و هەتیوەکانی دینارێکیان نییە دزی و جەردەی نەبێت ئێوە 34 دانە ساڵە ماڵی ئەم میلەتە ئاخۆن بەڕاستی لێرەوەیە کاتێک شێخ خادێرینێک خان و ڤێلا و باخ و قەڵاکە ئەبێتە خۆراکی دەمی شۆفڵ خەڵک پێی خۆشە لەبەرەوەی خەڵک دژی ئەم هەموو دزی و گەندەڵیە کاکە ناحەقیتان ئەو نەکردووە ماڵتان ئاوا بێ یاخوا هیچ کەسی ئەوەی خۆش ناوێ کاکە خۆ ناکەی تۆم هەموو ناحەقی لەم عالمە بکەیت باشە ئەمە لەبەر چاوی کاڵی پاڤڵ نییە کە خەڵک پێی خۆشە چونکە ئەو خەڵکە ئەزانن خودی پاڤڵ هەزار هێندەی شێخ خادێرینی بردووە بەڵام هەر پێیان خۆشە ئەڵێن گەندەڵێک کەمتر باشە ئاوایە شاناز ئیبراهیم ئەحمەد هەزار هێندەی دێرینی بردووە خۆشەویستانی ئارام ئەحمەد باش نییە کوڕە دووسکەلەکەی بزان چی بردووە بۆیە ئەم ڕاستیانە ئەخەمە ڕوو بۆی هەموو کەسی ئەو ڕاستیانە بزانێ خۆشەویستان سەدان قەڵای وەک ئەوەی شێخ خادێرین ماوە دەبێت ڕۆژێ ببێ بە قەڵاکەی گردەکەی نەوشیروانیشەوە ئەبێ ئاوای بەسەر بێ بەڕاستی ئەبێ ئاوای بەسەر بێ بە گردەکەی زەرگەتەیشەوە باش نییە ئەوانە قەڵانین ئازیزان ئەوانە دوومەڵێکی کیماوی پیسن ئەوانە بە دزی بە تاڵانی بە سەرانسەندن لە خەڵکی داما و قوڕبەسەر داجی کرا بەڕاستی باش نییە بە هاوڕێی داروی شێخ نووری و شێخ ئەحمەدی نۆکان و مەلا یاسین و نۆزادی نووری بەگ و مەریوانی حاجی جەمالی سەمون و شانازی ئیبراهیم ئەحمەد و نازانم شێخ جەعفەر و دەیانی تر باشە کە تەواوی سامانەکانیان دزیە هەر هەمووی ماڵی خەڵکە باش نییە هەروەکو شێخ خادێرین ئەوانیش بەسەرانە و بە فێڵ و بە تەڵەکە بازی پەیان کردووە باشە بۆیە لێرەوە من بە هەموو شێخ خادێرینەکان ئەڵێم ئۆباڵی هەموو ئەمڕوو داوانە لە ئەستۆی خۆتانەیە من کابرایەکم بۆ گەناوی ئێوەی دز و جەردە و مافیا بڵاو ئەەکەمەوە گلەی لە ئارام ئەحمەد مەکەن من سەرفە نەزەر لە حاجی عەلی باوکم ناکەم لە گۆڕەکە زیرو بێتەوە دز بێ ئەڵێم دزە لە قاویم لە حای پێوە نایڵم کەس بەتەمای ئەوە نەبێ ئارام ئەحمەد ڕەحمی پێ بکات بۆ ئەمەش باجم بە گیان و ژیانم داوە باشە دەیان نەیار و دز و جەردەم بۆ خۆم دروست کردووە کە ڕقیان لە ئارام ئەحمەد بەڵام لەم بەریشەوە هەزاران ئینسانی شەریفەیە کە ئارام ئەحمەدیان خۆشەوێ لەبەر وتنی ڕاستیەکە بۆیە من دێمە ناو مێشتی ئێوە دێمە ناو ژیانتانەوە چیتان دزیوە تاوانتان کردووە هەر هەمی ئەگەن بە خەڵک بەڕاستی چونکە زۆرێک لە خەڵکی کوردستانە هەیە جاسووسی ئێوەن بەسەر ژیان و گوزانی خەڵکەوە من بە پێچەوانەوە باشە ئەوان بە پارەیکەن من بە خۆڕایش جاسووسی خەڵکم دژی ئێوە بەڕاستی تەواو دژی بە ژۆنیەکانی ئێوە ڕاستینەکان بۆ خەڵک بەیان ئەەکەم دژی ئێوە لە ڕاستیە ئەم حەقەتە تۆ شێخ خادێرین سەران لە خەڵک سندووە ئەمە ڕاستە تەواوی سەرانی پارتیکێتیش سەرانەسیان هەروکو جەنابێت هیچ دڵە لە خۆدا نەمێنێ باشە دوو کەس ئەچن تەقە لە کەسێکەکەن لە بەردەم نادی کۆمەڵایەتیە ڕاکەنەوە بۆ لای خۆت منش هەواڵەکانم پێگات و وەکو خۆی بڵاو یەکەمەوە پاشان پاڤڵ تەلەفۆنی بۆەکە پێش ڕووداوەکان من ئەمانم بڵاو کردبووە کەشتیشی ئاوا لە ئارە هەیە ئێتر کەپچی بۆ لای ناچی کەپچی بۆ ئاسایش ناچی بەخوا ڕەنگە بیشیان خوشتێ بچێ بۆ ئاسایش خۆ خوازانە بڕاستی کوڕەکانی کۆتەچی بەکاریان هێنای دوجار فرۆشتیشان کۆتایان پێهێنای کاکیشان تەواو هونە ماتان ئاوا بێ ئەی بەگڕا کە دەیان جار هێندەی شێخ خادێرینی دزیوە لە سامانی خەڵک لە تسیقنی خۆی کەشی ئەڵەشی شێخ خادێرین تاوانبار و پێویستە بچێتە بەردەمی یاسا و تاوانبارە وەکو خۆی زۆر شەریف بێت باشە کاکیجە وەکو خۆی زۆر شەریف بێت ئەیوب خۆی دزە خۆی مافیایە خۆی سەرانەسێنە والله 10 ساڵ بەر لە ئێسا بڵاوم کردوتەوە ئەو ئەیوب بەگڕا سایاق تەکسیەکی لەسەر مەسائلی ئەخلاقی باسی ناکەم مەسەل ئەخلاقی کاتی خۆی باسم کردووە لەسەر مەسەلێکی ئەخلاقی کوشتووە لە باخەکەی خۆیان ناشتوێتی باشە با پاڤڵ بڕوە باخەکەی بگەڕێ ئێشک و پروسی ئەو سایاق تەکسی عەرەبە داماوە بدۆزێتەوە کە لە باخەکەیشان ناشتوێتی لەسەر مەسائلی ئەخلاقی
باش نییە کابرای عەرەب دەستی لەگەی شێتە کەڵاو کردبوو باشە سەرەوە ئادەی کاکە پاڤڵ تۆ بە ئارام مەحمەوە لە زەحمە نەبێ کوڕانی کێسە چ خێریشیان بووە بۆ ئەم میلەتە زەحمە نەبێ بۆ خەڵکی هەولێر چ خێریشیان هەبووە بۆ خەڵکی سەمیان چ خێریشیان هەبووە هیچ ئەمانە چی نەم خڵتۆ پڵتۆمڵتانە کاکە ژەنەی هاوار ئادەی کاکە پاڤڵ جەلال تاڵەبانی شانازی پور چ خێرێکی بۆ میلەتی ئێمە هەبووە زەحمە نەبێ مەگەر نازانی سامانی خۆی و کوڕاک دروستکەکەی چەنەیە نازانی لەتیفە بەنداو دز چی دزیوە بە دێژای هەموو تەمەنی خۆی تۆ نازانی هاوڕێی داڕۆی شێخ نووری چی سامانی کۆ کردوتەوە نازانین دەیان یەک و شێخ ئەحمەدی نۆکان چۆن ماڵی خەڵکیانی وێران کردو چۆن تەڵیان کردووە ئاخر تو وجدانی پاڤڵ تاڵەبانی تو ئەو گۆڕی ئەو جەلال تاڵەبانی کە باوکتە و ئێستا ئەوتە لە گەلی دەباشە باشە 124 دۆنم زەوی گردی زەرگەتە بەکام یاسا بەکام شەرعی خوا بەکام عرف و عادەت باش نییە بۆتە مڵکی دووهەتی خوێڕی نوێژان سەفا بەس پاڤڵ تاڵەبانی جوابی ئەوم بەرەو زەحمە نەبێ 124 دۆنم زەوی بەم هەموو بینایەوە چۆن بۆتە مڵکی چیا و نما بەس تێمگەێنە بەڕاستی ئەمە داگیرکاری نییە ئەمە تعدا نییە ئەمە سوکاتی نییە بە شەرەفی سلێمانی ئەمە بێحورمەتی نییە بە خوێنی هەموو ئەو 22,000 شەهیدەی کە ڕزەکانێکی تیا شەهید کراون زەحمە نەبێ با ئیدا چۆن شیوا بێت من هەموو ئەمانەت بیرە خەمەوە بەڵام ئەزانم کە تۆ جددی نیت ئەگەر کوێخادێرین پیاوی خوب وایە قەسەم بەخوا وا دێناکرد ئەگە سەد ئەوەندەی تری بدزیایە و تعدای بکردە سەرەی پسەندایە بۆ چونکە لە بژێ دەستی خۆتە سەدان کەست پێ ئەڵێم کە هەر هەمیان کوێخادێرین بەڵام تۆ دیفاعیان لێکیت باشە تۆ دیفاعیان لێکێ بەڕاستی ئەمە ناخۆشە ئەمە نەعەدالەتیە بۆیە پێم وتی ستەمکاری بەڕاستی ئەمە نەعەدالەتیە ئەگەر تۆ دادگەر بوویتایە ئەگەر تۆ عادل بوویتایە ئەگەر تۆ ستەمکار نەبوویتایە ئەبێت بە یەک چاو سەیری ئارام مەحمەد و سەیری شانازی برای مەحمەدەکەی ئەبێ بە یەک چاو سێری قوربەسەرێکی لای مزگەوتی گەورە لەگەڵ هاوڕێی داڕۆی شێخ نووری بکەی بەڕاستی نەک ئەمان هاوڕێ ڕۆیشتووە لە دووبەی خانووی شوقەی کڕیەوە بە 5 ملیۆن دۆلار کاکە پاڤڵجان تۆزێ واقعی قسەکەین کاکە قسە لە ئارام مەحمەد وەرگرە من تۆ بە دوژمنی خۆم نازانم دوژمنی شینیم بەڕاستی بۆ دەسەڵاتی جوان ناکەم بەخوا بۆ پارە سامانی جوان ناکەم ئەگەنا ئاسان تۆم دەستم کرد تەنها هەر بەخۆ بڵە هینە گیان پاڤڵجان ژیان بۆ دابین کە من خۆ حافیز تۆ ژەڵی بەسەر چاو ئارام مەحمەد دانیشە بۆ خۆت و ژیانە بۆ دابینە باجنی باسەکە ئەمە نیە بەڕاستی یعنی پاڤڵی جەلال تاڵەبانی تو ویژدانێ تو ئاگادار نەبووی ساڵانێکە کوێخادێرین ئەو قەڵاو وێلا و باخ و ماڵی بنیادناوە نەزانیوە کە ئەم زەویانە زەوی خەڵکە و تاڵان کراوە نەزانیوە کە ئەمانە سەرانە ئەسێنن کاکە تۆ نایزانی بەڕاستی بەخوا هەمووی زانیوە بەڵام لە دەستی خۆتان دەرچوو بۆیە واتان کرد نەک لەبەر ئەوەی کە بەڕاستی سەرانە سێنە ئەگەر وابێ قەسەم بەخوا یەک کەستان نامێنێ چونکە هەمووتان بەڕاستی سەران سێنن جا هەیە خۆشەویستانی ئارام مەحمەد لەسەر دوێرین جوێن بە ئارام مەحمەدەیە باش نییە تۆ سەری قەڵاو دیوەخان و ماڵ و مڵکەکەی کردووە کاکەجیان بەڕاستی شەرمە لەسەر ئەو جوێن بە من بڵێ کاکە خۆم ڕقم لە کوێخادێرین نییە بەخوا تا تەقیان لەو کوڕە نەکردووە بە حیاتی ناویشم نەبیستەوە کاکە خۆ خراپی بۆ ئارام مەحمەد نەبووە بەخوا جوێنی بە کەسێکی من نەداوە بەخوا بێڕێزی بە من نەکردووە کوێخادێرین کاکە بەخوا دینارێکی ئارام مەحمەدی نەخۆش ئارام مەحمەد دینارێکی نییە کەس بیخوا زەویشی نییە بەخوا خەڵک بیخوا بەڕاستی باشە بەڵام خۆشەویستانی ئارام مەحمەد ئینسان ئەگەر ئەخلاقی هەبێت ئەگەر شەرەفی هەبێت ئەگەر باوشی خۆی ئەگەر برای خۆی ئەگەر کوڕی خۆی دزی کرد تعدای لە خەڵک کرد سەرانەی سند بە ڕێگای ناشەرعی بووە ملیۆنێر ئەبێ ڕسوایکە باشە جا هەر کەسە لە ئێمە دیفاع لە کەسە دزەکەی خۆی کات و ئەمە ئەخلاقە بەڕاستی من کەسم بێت دز بێ دیفاعی لێ بکەم و تۆ کەسی بێ سەرانسێمە دیفاعی لێ بکەیت و ئەمە کەی ئەخلاقە کاکە ئەمە کەی ڕاستی عەزیزەکەی ئارام مەحمەد تۆ جوێن چۆن دڵیە جوێن بە ئارام مەحمەدی لەسەر دێرین جا با خزمیشی بێ کاکەجان جابا خزمیشی بێ هەڵوێست شەرتە ئەخلاق شەرتە ئەخلاق ئەوەیە ئەگەر ئارام مەحمەد سبەینێ براکەی دز بوو ئەبێ بڵێ دزە نابێ بڵێ وڵاوە برام و پاکانی بۆ بکات باشە ئەگەر براکەی سەرانەی سند ئەبێ بڵێ براکەم سەرانەی سندووە بەڕاستی ئەبێ ڕسوایکە من دیفاع لە برای خۆم کەم دز بێت و لە باوکمی کەم دز بێت و لە ئامۆزا و پوزا و کەسوکاری کەم دز بێت و تۆ دیفاع لە کەسوکاری خۆکەی دز بێت و ئەو دیفاع لەوکە کەواتە هیچیت یعنی ئێمە هیچمان بۆ ناکرێ بەڕاستی یعنی ئەم کۆمەڵگەیان ناگۆڕێ وەکو چۆن پاڤڵ دیفاع لە دزەکانی ڕەفیقەکانی خۆیەکە کە دزن پاڤڵ دیفاع لە کەسوکارەکەی خۆیەکە کە دز و جەردە و مافیان بەڕاستی ئەمە کارە ساتەکەیە یعنی ئەم کۆمەڵگای ئێمە هیچ کاتی ڕاز نابێتەوە خۆشەویستانی ئارام مەحمەد چۆن کاپیژە چونەتە سەران کوێخادێرینە خۆشەویستان ئۆکەی ئەوە خانۆکان و ئەمان هەمی تەقایەوە چونەتە دەواجنێک ئەم جەماعەتی کۆماندۆیشیە ماڵا بە چون قەلیان دزیوە قازیان دزیوە مریشکیان دزیوە کەڵەشێریان دزیوە هێلکەیان دزیوە کۆماندۆ ئەرە کاکە ئەمە ئەیە مانگەیان دزیوە تۆ
تۆ چووی بۆ بیناتەکانەوە تۆ چۆن بیری لای قەلدزینە جەماعەتی کۆماندۆ کاکە ها کو دەتزە کورام کووردا کات حەوت لە حەوتی سیا هەمووی خەریکی هین بوو خەریکی فەرهود و ڕاوڕوود بوو ئەمانە خەریکی ڕاوڕوودن بەڕاستی خۆشەویستانی ئارا محەممەد باشە بۆیە ئەم قسانم کرد ئەم شەو بۆ ئەوەی هەمووتان ئەم بەراوردانە بکەن باش نییە شاڵایی کۆسەر ڕەسوڵ کەوتە بینی پاڤڵ و بینی کوێخادێرینەوە بەڵام شاڵاو دوجارە درۆی لەگەڵا کرد فرۆشتی بەڕاستی خەبەرم هەیە دی کاکچ بەخوا تەلەفۆنی بۆ کردەوە بۆ دێرین توێتی وڵایی بەداخەوە پێم ناخۆش بووە بەسەر هات کورە تۆ خۆت کوێخادێرینە گەورە کردووە تۆ خۆت پشتیوانی لێ کردووە قەسەم بەخوا کوێخادێرین چی کرد بێ ئێوە پێتان کردووە بەشی خۆی بردوو بەشێکی تێشی بۆ ئێوە بەڕاستی تا ئەوەی ئێستا خۆی دوای چووە کەرکووک و لێشەوە چۆتە ئەردەن و ئەنەمەتە هیچ لەندێکی لە کوردستانەوە بۆ من بەڕاستی کێشەیەک نییە مهم ئەوە دەش بۆیە هیچ کەسێ خۆشەویستانی ئارا محەممەد هیچ کەسێ خۆی جێ نەکا بڵێ ئەمە تەقەلیانەوە دژی گەندەڵی دژی دزیە نه دژی گەندەڵی دزی نییە بەڕاستی چونکە من ناوی هەموو دزە گەورەکانم هێنا باش نییە کاتێک پاڤڕ ڕاستەکە کە ئەگەر نوری چاوی دزی کرد بڵێ ئەو سامانە زەحمەنە بێداینێ دەبێت تۆ هەمووی دزیوە ئەو سامانش بەڕاستی نەکتەنها ئەوەی کە پیاوی خۆی نییە ئەگەر پیاوی خۆی بێ دزی بکە ئێوە وەڵای پارتیش وایە کاکەگیان وەڵای پارتی بنەماڵی بازانش قاعدەیان وایە دز بە بێشەرەف بە بێقیمەت بە جاسوس بە پیاوی خۆیان بە شێقی بیکە بەڕاستی نابێت کاکە پاڤڵی عەزیز ناکرێت کەسەکەم ناکرێت وەیە کەس لە ئەمانە دژی گەندەڵی دژی قاچاقچێتی دژی سەرانسەندن نییە ئەمە لە کاک ئارا محەممەدی بەڕێز وەرگرن دوژمنی پیاوی دێست لێیگرن باسی بۆیە شێخادێرین بە بەرچاوی ئەوانەوە لە ژێر چەتری ئەوانە هەموو ئەو شتانەی کردووە و هەموو ئەو شتانەی بردووە بە بەرچاوی ئەوانە بەڕاستی کراوە بۆچی پێشەڕێگەتان داوە ئەم شتانە بکات بۆچی قسەتان نەکردووە زەحمە نەبێ وەکوتیشم ئەگەر ئێوە دژی دزی و گەندەڵی و سەرانسەندنن دەیان قلە و قەڵا هەیە لە دەڤەری سێبانی و گەرمیانە ئەی بۆ ناچن لە دەڤەری ڕاپەڕنیشە هەیە بۆ ناچن ئەوان بڕۆخیان زەحمە نەبێ بۆ ناچن باگردی زەرگەتە دەباشان نیوەی قەڵاچوان کە براوە تەسلیمکەنەوە زەحمە نەبێ ئەوەی دێرین بردوێتی لە دیفە بەنداودز و شاناس هەزار ئەوەندیان بردووە خۆشەویستانی ئارا محەممەد باشە شاڵاوە جەبان بە دێنیت بوو بە خوێن لەگەڵتم لە دوایشە درۆی لەگەڵاکی بێشەهامەتە ئەی فرۆشێ بە پارە بڕاستی تێناگەم ڕاستی وەڵڵاهی خۆشەویستان قەسەم بەخوا ئەو کاتێک کە ئەو کۆسە ڕەسوولە دزیەکە لە هەولێر و سلێمانیە من لە بیرم مێ تاوان دەمێک ها کە سەرۆکی حکوومەت بوو ئەو کاتە نازانەوە سێونەوە چوار و ئەلم بابەتانە بوو ئەو کاتە ئەم پاڤڵ تاڵەبانیە ئەم قوبا تاڵەبانیە لە بەریتانیا بە هێرۆخانیانەوت داگیان خوا پێنج پاوەنم بەرێ ئەو کاتە کە کۆسە دزیە کرد ئەمان دەیان لە هێرۆخانە کرد بۆی دەپاوەنم بات یا پێنج پاوەنم باتێ بەڕاستی پاپاش ئەو ڕاستی بسان بۆیە ئازیزانی ئارا محەممەد من ئەزانم تەواوی ئەم ماڵ و جێگایانەی کوێخادێرین کە تەقێنرایەوە بە گەندەڵی و بە زەبری هێز و لەژێر سایە خودی پاڤڵ و سایەکێتیدا پەیدا کراوە باشە یەک کاری نەکردووە تەواوی بە پرسانێکێتی هەر بە هەمان شکڵ باشە گردی دەباشان خۆشەویستان 750 دۆرم زەویە گردی دەباشان هەر هەمووی ئەو گردش ماڵی خەڵکە کاکە پاڤڵجان پێ ناخۆش نەبێ ها نابێ بێتێ سەرخۆ ئیتە خەفەت خۆتی پێ ناخۆ ئارا محەممەد بەخوا سەگ با بۆ قسانەیەکە گردی زەرگەتە 124 دۆرم زەویە ماڵی خەڵک تاڵان کراوە باش نییە مام جەلال وەکو گۆشتی خێر بەخشێتی بە نەوشام سەفای ڕەفیقی بەڕاستی کاکەنەوەی دز کاکەنەوەی فێڵەزان بەڕاستی گردی پارێزگا کۆسە ئەوەی کە کۆسەڵسی تێدایە ئەوش مرچی ئەو شارەیە بەڕاستی ئەو گردەیش مرچی خەڵکە ئەبێ لێیان سەردێتەوە بۆیە دەیان جێگەی ئاوا هەیە دەستی بەسەرای گیراوە ئەوەی کوێخادێرین نازانم چەند دۆرم زەویە ئەویش بە هەمان شکل بۆیە ئازیزانی ئارا محەممەد ئێمە هەمیشە لەگەڵ عەدالەتە ئەبێ لەگەڵ عەدالەتە بین وەکو وتم هەموو کەس پێی خۆش بوو بۆ کوێخادێرین باش نییە بەڵام ئەمە نابێ بە شاباشی پاڤڵی جەلال تاڵەبانی بەڕاستی چونکە پاڤڵ لەسەر دزی و گەندەڵی وای لە کوێخادێرین نەکردووە بە باش ئەو ڕاستیە بزانین بەڵکو لەبەر ئەوە بووکە بە زوڵناکی ئەو هەڵنەپەڕیوە یان پیاوی ئەو نەبووە یان لێ یاخی بووە لە حەقیقەتە ئەگەر وانەیە ئەوە من دێن ناوم بۆ هەڵڵا کە لەژێر دەستی پاڤڵ تاڵەبانیە بوون بە ملیارلێر ئەمەندەیان دزیوە ئەمەندەیان تەعدا کردووە ئەمەندەیان سەرانسەندووە نمونێ دنیا نییە بەڕاستی ئیتر من
کاتان ناگرم ئەوە ڕائەکانی خۆم بوو ئازیزانی ئارام ئەحمەد پێیجە تازەکەم لای خۆتان لایک بکەن چونکە لایڤی داهاتوو ئەسمە پێیجە تازەکە دیسان لەم پێیجا دای ئەنێمەوە هیوادارم کە بەدەستی هەموو دۆستان و خۆشەویستانی خۆتانیان بگەێنن بۆ ئەوەی کە پێیجە تازەکەشم لای هەمووتان بمێنێتەوە و بتوانم پەیامەکانی خۆم بگەێنم و هوردە و دەدەستکەنەوە بە لایڤەکان بۆ ئێوەی عاجز و خۆشەویست و هیوادارم پەیامەکەشم بەگوێ هەموو لایتان گەشت بێ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە خۆشەویستیم بۆتان هەیە خواتان لەگەڵ ڕێز و حرمەتی ئارام ئەحمەد بۆ هەموو لایەکتان بەخێرچن خۆشەویستانی ئارام ئەحمەد بەخێر